هەر لەو گەنجانە ئێستا ئەوەی خۆیان کردیە شعری دەنووسنەوە بە شێوەی با بڵێن ئەو وەکو بڵێن لاساییکردنەوەی شاعیرانی بێگانە ئەوانە باشە شارەکانیان وێنەی تێدایە دەبینی شارێکی درێژی نووسیوە تۆ کە دەی خوێنیەوە دێڕێک گلۆبێکی سوورد بۆ پێدەکە ڕاددەگری لێ ئەو دێرە زۆر جوانە ئەو وێنەیە زۆر جوانە هەرێکی بەڵام لە ئێستا بەڕاستی با پێ بڵێم باوی ئەوەی نماوە قەسیدە و دەقی درێژ بنووسیەوە چونکە ئەو خەڵکەش خڵقی ئەوەی نییە ئەو دەقە درێژانە بخوێنیتەوە یعنی کورت و پڕ ئێستا من شتێکم لەبەر بوو کورت و پڕ جوانەوە مثلەن تاشەبەردێ لەژێر پڕوشەی برژانجی چۆراوگەی ڕاکشا بوو بارەکەوێکی لەسەر شان و ملا بوو پرسیین بۆە دەفەی سینگت کونکون بووە چۆراوگەکەدایە شەقەی وەڵام وتی آخر درۆپەکانی منی خۆشویستووە بەردەکەش سەری لە قاند وتی تۆ بوو پرسە دەنوو چێمکەوە بۆ سوور بووە ینی بەو شێوەیە مەسەرەن وێنەیەکە ئەو وێنەیە کورت و پوختە شتێک دەدا بەدەستەوە بەڵام بێم دەقێکی درێژ ڕەنگە زروفەکە ئەوەی هەڵەگریتن خەڵک توانای ئەوەی تااقەتی نییە شتە درێژانە بخوێنیتەوە.